هیوادەوە تەهایە لە ساڵی 1970 لە زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر بەدەستهێناوە. یەکێ لە تایبەتمەندیەکانی ئەم توێژەرە ئەوەیە و کاری لەسەر بکەی بۆ چارەسەرکردن، چونکە هەر لە بنەڕەتدا ئەهەمیەتی توێژینەوە ئەوەیە کە تو کێشەیەک دەستنیشان دەکەیت. لەو پەڕی دڵسۆزیەوە داوایان کرد وتیان ناونیشانەکە قورسە، هەوڵدە ناونیشانش کە هەڵبژێری ئاسانتر بێت. کتێبەکەمە بە ناوی گوتاری بازارسازی لە سوشال میدیادا لە بنەڕەتدا نامەی ماستەرەکەمانە کە لە زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر بە پلەی باڵا پەسەند کراوە. ئێمە لە چوارچەوەی ئەو کتێبەدا ئاماژەمان بۆ کردووە تشکمان خستێتە سەر کۆمەڵێک ڕەهەندی زانستی کە پەیوەستن بە بواری کارژێڕی، بواری بازارسازی، بواری زمان و بواری میدیا لە نێویشاندا سوشال میدیا. دوو سامپڵمان وەکو وەرگرتووە وەکو سامپڵی توێژینەوەکەمان دوو کۆمپانیای دلیڤەری کە لە هەرێمی کوردستان کار دەکەن، یەکێکیان کۆمپانیاکی نێودەوڵەتی، یەکێکیان کۆمپانیاکی لۆکاڵیە لە هەرێمی کوردستان. هەردوو کۆمپانیاکە کاری گەیاندنی خێرای خواردن دەکەن. طبعا ئەمە یەکەم ماستەرنامەیە لە هەموو کوردستان و عێراق لەو بوارەدا بکرێ. ئێمە هەوڵمان داوەتیشی بخەینە سەر ئەوەی ئایا ئەم دوو کۆمپانیایە چ زۆرە زمانێکی گوتاریان بەکارهێناوە بۆ بازارسازی بەرهەموو کاڵاکانیان، بۆ خودی کۆمپانیاکان خۆیان لە دوو تۆڕی کۆمەڵایەتی دوو پلاتفۆرمان وەرگرتووەکو سامپڵ، فەیسبوک و ئینستاگرام بۆ هەردوو کۆمپانیا لە ماوەی 6 مانگ کە ئایا ئەم دوو کۆمپانیا چۆن ماوەڵەیان لەگەڵ وەرگرەکانیان کردوت، زمانێکیان بەکارهێناوە، ویستیوانە چی بگێنن و چۆن ماوەڵە لەگەڵ کۆی گشتی شارع بکەن بە ئامانجی ئەوەی ڕێژەی فرۆشیان زیاتر بێت، لە هەمان کاتیشدا داهاتیان زیاد بکەن. بێگومان ئەو کتێبە دەمێ وەکو ئاماژە پێ بکەم هەموو کەسێک کە لە بازار دوکانێکی هەیە، لە لاکۆڵانێک، لە گەڕەکێک، لە گوندێک، هەتا دەگاتە بەرپرسی کۆمپانیاکان دەتوانن سوودێ وەرگرن. بۆ لەبەرەوەی ئێمە تەرکیزمان کردوتە سەر دوو کۆمپانیا، بەڵام وردمان کردوتەوە بە دیوە زانستەکەی سامپڵەکەمان وا لێ کردووە کە ئەم کۆمپانیانە چۆن مامەڵەیان لەگەڵ بازارسازی کردووە لە سوشال میدیادا. ئەمە جگەلەوەی کە فێرخوازان لە بواری کارژێڕی، لە بواری بزنس، لە بواری مارکێتینگ، لە بواری میدیا دەتوانن زۆر سوود لەم کتێبە وەرگرن کە بە زمانێکی کوردی پارا و نووسراوە. لە ڕاستیدا لە دڵەوە زۆر خۆشحاڵ و شەرەفمەندم کە هاوکاران و هاوپیشە بەڕێزەکانم تەشریفیان فەرمووە. زۆر سوپاس، لوتفتانوە وەرگرە جددیەکان کە بەشێک لەوانە ڕاستیەکەی ڕەنگە قوتابی زانکۆ نەبن، مامۆستای زانکۆ نەبن، سەرچاوە کە خۆتان دەزانن یەکێک لە گرنگترین بابەتەکان بۆ هەر توێژینەوەک سەرچاوەیە کە سەرچاوەکانیش هاوکاری باشتری توێژینەوەکەمان بێ، هاوکار ڕەهەندەکانی زمان میدیا. سپاس. دیارە ئێمە وەکو زانکۆی جیهان بەشێکمان هەیە بە ناوی ئەکادمیای زانکۆی جیهان. ئێمە لەو بەشەدا گرنگی بە کۆنفرانس دەدەین، بە سیمینارە دەدەین و تایبەت بەوانەی کە وەرژێڕی بەتوانان یاخۆت ئەوانەی کە نووسەری بەتوانان ئێمە هەوڵ دەدەین لەو سۆنگەوە لەو مینبەرە گرنجیان پێ بدەین. وەک هەمیشە زانکۆی جیهان پێشەنگە لەو بوارانەدا. تەوان سەبارەت بەو کتێبە بۆ نووسەر توێژەر باشتر بڵێم هیوا بەرزنجە ئێمە چاپمان نەکردووە، جەنابیان چاپی کردو. ئەو ڕۆناسانی بۆ دەکرێت وەکو توێژینەوەیەکی گرنگ بۆ بەشی ڕاگەاندنی زانکۆی جیهان هەولێر. ئەمە گرنگە لەبەر ئەوەی کە قوتابیان ئاشنا بن بەو توێژینەوانەی کە لە دواکاتەکانیان یان نوێترین توێژینەوە دەردەچێت بۆی کە بتوانن لە سەرچاوە وەکو سەرچاوی زانستی بەکاری بنن بۆ توێژینەوەکانیان هەمیش ئاشنای ئەو داتانە ببن کە نیان بیستوە یاخۆت پێی ئاشنا نەبوون. ئێمە وەکو ئەکادمیای زانکۆی جیهان دایم ڕۆڵ دەدەین بە قوتابی بۆی کە قوتابی هەم خۆی بدۆزێتەوە، هەمیش ئەو بەهرانەی کە تێیدا ئەو کارامایانەی کە هەیەی بتوانێت لەو مینبەرەوە بیگەێنێت. ئێمە هاوکاریان دەبین، چ لە ڕووی شعر بێت، چ لە ڕووی توێژینەوە بێت، چ لە ڕوانکانی دیکە و کۆمەڵایەتەوە بێ، یاخود لە ڕوانگەی ڕۆشنبیریەوە بێت، چونکە مە ناوەندی تایبەتیشمان هەیە بە ناوەندی ڕۆشنبیری. بۆیە زیاتریش لەو کۆڕ و سیمیناراتە زانستیا کۆمەڵایەتە یاخود بڵێن شعریانەش کە سەخافینە ئێمە ڕۆڵ دەدەین بە قوتابیانمان مەرحەلە 2، مەرحەلە 3، مەرحەلە 1، مەرحەلە 4 بۆی کە ڕۆڵی خۆیان بجێڕن وەکو سەرکردە، وەکو پێشکەشکارێکی سەرکەوتوو بە تایبەتی کەسە ئیلامیەکانمان لە بەشی ئەعلام. بۆیە ئێمە هەوڵ دەدەین هەمیشە قوتابیانمان بەرەو پێش ببین یاخود تاکەی تەندروست دروست بکەین لە ڕووی زانستی، لە ڕووی کۆمەڵایەتی، لە ڕووی هەموو ڕوانکان کە پێویستە تاکەی تەندروست بێ لە ناو کۆمەڵگادا. ڕاستیەکەی کورس بوو بەندا، بەڵام سوپاس بۆ هەردوو مامۆستا بەڕێزم، هەرێک لە بەڕێزان کار لەسەر
دلیڤەری خواردن دەکەن ئەوانەی کە ڕۆژانە دەیانبینین کۆمەڵە کۆمپانیا هەم ئێستا لە هەرێمی کوردستان کە ئێمە لەم توێژینەوەدا هەم میتۆدی ڕووپێویمان بەکارهێناوە